گۆشەنیگای دەوڵەتی تورکیا گۆشەنیگایکی فاشیستیە و ئەمە لەو ئایدۆلۆژیا فاشیستیەوە سەرچاوە دەگرێت کە زیاتر لە سەدەیەکە لە ڕێگەیەوە حکومڕانی تورکیای پێدەکا و لە ڕێگەیەوە تەعامل لەگەڵ نەتەوە جیاوازەکان و بە تایبەتی لەگەڵ نەتەوەی کورداکە و ئەم سیاسەتی ئینکارکردنە لە کورد سیاسەتێکە کە یەکەم جاری نییە بۆ ئێمە دەربکەوێ یەکەم جاری نییە کە کاریگەریەکانی لەسەر خاچی کوردستان و لەسەر خەڵکی کوردستان دەربکەوێت دەوڵەتی تورکیا بۆ هەموو قۆناغێک شێوازێکی نوێ و شێوازێک کە بگونجێەوە خزمەت بکا بە بەرژەوەندی استراتیژی دەوڵەتەکەی نەتەوەی سەردەستی تورکیا دەگرێتە بەر و لەگەڵ هەرێمی کوردستان بێگومان هەر لە چوارچێوەی ئەو سیاسەتی ئینکارکردنە لە کورد لە ڕێگای ترەوە دەیەوێت زیان بە میلەتی ئەمە بگەێنێ ئەنی بۆ نمونە دیاردەیەک لەم دواییانە بەداخەوە کە لە هەرێمی کوردستان دەرکەوت و جێی نیگەرانی قوڵە بڕینەوەی دار و درەختێکی ئێجگار زۆرە لە شاخەکانی کوردستان بە تایبەتی لەو ناوچانی بادینان لەو ناوچانی کە نزیکن لە سنوورەکانی تورکیاوە ئەمە چیمان پێ دەڵێ ینی دەزانم تورکیا لە ڕووی دار و درەخت و لە ڕووی تەنانەت وەک کەرەستەیەکی پیشەسازیش پێویستی بەم جۆرە درەختە نییە پێویستی بەم جۆرە دارە نییە کە تەختەی لێ دروستکە یان هەر کەرەستەیەکی تری لێ دروستکە بۆ بواری پیشەسازی بەڵکو ئەمە هەنگاوێکی تری سڕینەوەیە هەنگاوێکی تری لێدانە لە کورد و لە نیشتمانی کوردان لە ڕێگەی زیانگەیاندن بە سروشتی کوردستانەوە کە ئەو دار و درەختانە مەسەلەن بڕینەوەی داربەڕوەکانی کوردستان کە بە شێوەیەک ڕەمزی وڵاتی ئێمەیە ڕەمزی سروشتی جوانی سروشتی ئێمەیە ڕەمزی پاک و خاوێنی و قەشەنگی ژینگەی کوردستانە دێ لەم ڕێگەیەوە دیسن جارێکی تر پێمان دەڵێ کە نەک هەر مرۆڤەکان نەک هەر مێژوەکەتان نەک هەر زمانەکەتان بەڵکو درەختەکانیشتان سروشتەکەشتان ژینگەکەشتان پێویستە لەسەر زەوی بسڕینەوە ئەمە یەکێک لەو سیاسەتانەیە کە بەداخەوە دەسەڵاتدارانی کوردستان ناتوانم بڵێم تێی دەگەن و فرامۆشیان کردووە تێی دەگەن و ڕێگەی بۆ خۆش دەکەن و بەشێک لە دەسەڵات و نخبەی سیاسی هەرێمی کوردستان بێگومان بە هەموو مانایەک لە ناو بەرژەوەندی دەوڵەتی تورکیا کار دەکەن و لەو پێناوەدا بەڕاستی تێدەکۆشن نەک لە پێناوی میلەتەکەی خۆیان ڕاستە بەر لە دامەزراوەکان کە بەداخەوە بەشێکی ئەمدا ینی بەشێک لەم دامەزراوانە بەشێکی گەورەی لەلایەنەوە هێزانەوە بەڕێوابرێ کە بە شێوەیە لە شێوەکان لە بەرامبەر دەوڵەتانی داگیر کردا ینی نەرم و ملکەچی نیشانەدەن باشە یان ڕێگە خۆشکەرن بۆ جێبەجێکردنی سیاسەتی داگیرکەران کێشەی ئەساسی ئێمە بنەبڕکردنی ئەم دیاردەیە لە ڕۆحی کوردیە لە ناو دەروون و سایکۆلۆژێتی ئینسانی کووردا سەدەی 21 ئاماژەکان زۆر ناڕەحەت و دژوارن بەنسبەت بە مەسلەی سیاستکردن لە ناو هەرێمی کوردستان و ئەوانەی کە لە چاودەری شاهان وەکو پارچەکانی تری کوردستان و کە 4 پارچەیە ئەویژەوەیە پێشتر ئێمەمانزانی دوژمنەکانمان وەکو دوژمنایەتی چێ ئێستا ئێمە دوژمنەکانمان خەریکەوێ بە دۆستی هەندێکمان چۆن لە ڕێگەی مەزهەبیەوەم ئیشاکرێ بۆ منە کوردێک لە ئامەد ئەگە جاران بیوتایە تورکەکان هەمووی ڕقان لە ئێمە مەجبورین بە ئیجباری بێ دوژمنە وەکو دوژمنە سەریکەین ئێستا بەشێکی شێرکەوتویە دۆخانە لە بەرەخاترەوەی کە مەزهەبی هەڵگرتووە یان ئیخوانی هەڵگرتووە کە ڕەنگە بەشێکی حیزبی ئیسلامیەکانی هەرێمی کوردستانیش ئەو پشکیان بەرەکەوی کە خۆشیانەوێن ئەمە لایەنێکی زۆر مەترسیدارە بۆ ئەو کۆنتڕۆڵەکەی لە ڕێگەی ئاینەوەکە وا لێکا ئیجبارتەکە بەوەی کە خەباتجێڕی سسکە لاوازکە نەمێنێ ئیتر تۆ باوەڕ بەوە نەمێنێ کە بڵێ باکووری کوردستان زەروری ئەوەیە کە وەکو ئەم وڵاتە ئێمە وەکو ئەم پارچەی ئێمە خاوەنی نیمچە ئازادێک بێت دوایی بەرەو دەوڵەت هەنگاو بنێ بەڕاستی ئەمە هیچێکە لە مەترسیدا دەنێ شتەکان یعنی ئێستا و شکڵی لە ڕۆژاوا هەیە ڕەنگە بۆ منە بە جۆرێک لە جۆرەکان لە ئایندەیە سەرکەوتوتر خۆی بنوێنێ ئەگەر تەداخلی مەزهەبیتیان نەکرێ بەراورد بە ڕۆژهەڵاتیان باکوور
ئەوەی کە خەباتجێڕە ئەوەی کە شۆڕژگێڕە لە باکووری کوردستانیان لە هەر پارچێکی کوردستان بێ پێویستەکە ئەم لایەنە فەرامۆژ نەکا باوەڕی بە شۆڕژێڕیە بێ ئەبێ کوردێکی لە کێشە گەورەکانی ئەوەیە کە بۆ منە یەکدەنگ و یەکڕنگ نییە هەمیشە وتراوە گەر کوردێک بواە قەت حاڵی نەیەگەشت بەم حاڵە کورد کە نابێ بە یەک لەبەر کۆمەڵک شتی ئایدایی و هەندێک شتی ڕۆتیناتی سیاسیە کە بەرژەوەندی خوازیی مادی و معنەویتی هەیە شخصاندنی تایە ئەم شخصاندنەوەی کردو کە کورد بەرتەوازەوێ بەڵام بۆ سەرکەوتنی کورد بە تەسەوەری من دروستکردنی ئایدایەکی کوردبوونە ئایدای کوردبوون وەمان لێکا کە هەمومان وەکو کورد مامەڵ بکە لەگەڵ کەسی کووردا کەوا مامەڵەمان کرد ئەو کاتە هەمومان بەیەکەوە لە ڕێزێکی سەگەراوە سین دژی دوژمنەکانمان